کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسیەرێم سەرقاڵی ئامادەکاریە بۆ هەڵبژاردنی داهاتووی پەرلەمانی کوردستان کە بڕیارە لە 1 تشرینی دووەمی ئەم ساڵدا بەڕێوە بچێت، بەڵام وادەی بەڕێوەچوونی پرۆسەکە لە کاتێکدایە بەشێک لە لایەنەکان گومانیانەیە لە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە لە کات و وادەی خۆیدا بزوتنەوەی گۆڕان ڕایدەگەێنێت بۆ ئەوەی متمانە بۆ دەنگی دەنگدەران بگەڕێتەوە پێویستە پرۆسەکە لە وادەی خۆیدا بەڕێوە بچێت. کۆمەڵێک تێبینی زۆرمان هەیە لەسەر یاسای هەڵبژاردن. یەکێک لەوان تێبینیەکانمان ئەوەیە کە ئێمە لەگەڵ فرێبازنەیداین، لەگەڵێک بازنەی دانین، چونکە لە فرێبازنەیدا عەدالەتی جوغرافی دەچەسپێنرێت. ئێمە لەگەڵ ئەوە داین بە هەرچی شێوەیەک بێ بم یاسا خراپەشەوە بێ، لەگەڵ ئەوە داین لە مانگی 11 هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێت و دوانەخرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بۆ هەڵبژاردنەکە ئامادە کردووە و داوای پاکردنەوەی تۆماری دەنگدەران و هەر هەنگاوێک دەکات کە پێویست بن بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد. بۆ ڕێزگرتن لە دەنگی دەنگدەران و هاوڵاتیانی هاونیشتمانیانی کوردستان پێویستە هەیبەت بگەڕێتەوە بۆ پرۆسی هەڵبژاردنەکان بە پوختی بکرێت و ئەو گومانانە لەسەر پرۆسی هەڵبژاردنەکان لا بچێت و تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە، یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە لە پەرلەمانی کوردستانە کە ئەمانە هەمووی کۆدەنگی لایەنەکانی لەسەر بکرێت بۆ ئەوەی پرۆسی هەڵبژاردنەکان بەسەرکەوتووی ئەنجام بدرێت و هەڵبژاردنەکان دوانەخرێت بەڕاستی لە کاتی خۆیان بکرێت وەک ڕێزگرتنێک لە سەرجەم دەنگدەرانی هەرێمی کوردستان. یەکگرتووی ئیسلامی کوردستان زیاتر مەیلی بەلای دواخستنی پرۆسەکەدایە و ڕاوێژکاری ئەمینداری گشتی یەکگرتوو دەڵێت لەبەر چەند هۆکارێک هەڵبژاردنی داهاتووی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا بەڕێوە ناچێت. هەڵبژاردن ئەگەر لە کاتی خۆیە کۆمیسیۆن بتوانێت ئەنجامی بە ئاساییە یعنی ئەنجام بدرێ، بەڵامێکی بەپێی ئەو ئەزمونانی کەوا هەیە و ئەو کۆسپانشکەوە ئێستا لە ڕێگان بە قەناعەتی من هەڵبژاردن لە 1 11 کۆمیسیۆن قودرەتی ئەوەی نییە کەوا ئیدارەی بکە، چونکە لەگەڵ ئەو بارودۆخە سیاسیکەوە ئێستاش هەیە لێرە لە ریفرەندۆم هەتا کاتی هەڵبژاردن ئەو ئامادەیەکەوە پێویست بێت لەلایەن کۆمیسیۆنەوە قودرەتی ئەوەی نییە بکرێت. وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە تاکو ئێستا ئامادەکاریەکانی کۆمیسیۆن بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە لە ئاستێکی پێویستدا نییە. ئەمەشە و گومانانە تۆختر دەکاتەوە کە لارادان سەبارەت بە دواخستنی پرۆسەکە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.